بینەرانیان ئارتی سلااوتان لێبێوم کاتتان باش لە بەرنامێکی تری تەباو ناتەبا لەگەڵتانین تەوری ئەم شەوی بەرنامەکەشمان تایبەتە بە تەقینەوەکانی شاری هەولێر وتیایە پرسیین بۆچی شاری هەولێری پایتەخت هێرێمی کوردستان کرایە ئامانجی تەقینەوەکان ئەو هۆکارانە چی بوون لوایان کرد لە یەک ڕۆژدا چەندین تەقینەوە لەو شارە بکرێن لە تەقینەوەکانی هەولێر ئامانج لی تێکدانی ڕەوشی ئەمنی بوو یان پەیامێکی وڵاتانی ئیقلیمیە بۆ دەسەڵاتدارانی هەرێم لە پایتەخت تەقینەوەکانی هەولێر پەیوەندیان بە ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردنەوە هەیە یان فشار دروستکردنە بۆ چۆنێتی پێکێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێم تەقینەوەکان دەچنە خزمەتی ئەجەندای کام لایەنەوە ململانی ناوخۆی و ئیقلیمیەکان لەکوێی ئەم ڕووداوانەدان و چ پەیامێکە ڕاست دەکەن بۆ وەڵامدانەوەی ئەم پرسانە و ئەم پرسیارانە و شرۆڤەکردنی ئەم باسە میوانداریەرێک لە بەڕێزان عەبدوڕەزاق عەلی بەڕێوەبەری ئاژانس و ڕادیۆی پەیامنێرمان کردو لە ستۆدیۆ و هەروە نەریمان عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی کوردستان و ئەندامی لیژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجێیەکان بەخێر بێن بۆ ستۆدیۆی بەرنامەی تەباو ناتەبا کاک نەریمان لەو پرسیارەوە دەست پێ بکەین ئاماژەکانی تەقینەوەکەی هەولێر چی بوون ئەو هۆکارانە چی بوون وایان کرد پایتەختە ئارامەکەی هەرێمی کوردستان بێتە شوێنی تەقینەوەکان لە سەرەتای ئەم هەفتەیە سەرەتا سەری ڕێز و نەوازێش وەفاداری دانوێنم بۆ شەهیدانی ڕۆژی یەکشەمەی تەقینەوەکانی هەولێر خوا بە باشتیان شاد بکە و تەمەنای زووتر چاکبوونەوەی بریندارەکان دەکەم و سەرخۆشی لە خۆمان و لە کەس و کارەکانیشان دەکەین. تەقینەوەکانی هەولێر ئەلبەتە کارەساتێکی گەورە بوو کە درا لە ئەمنیەت و ئاسایشی هەرێمی کوردستان و هەر نامەیەکی لە پشتەوە بێ بەڕاستی تاوانێکی گەورە و قێزەون بوو بەرامبەر بە هەولێری پایتەخت کرا و دیارە ئامانجەکانیش تێکدانی ئەمنیەت و ئارامی پایتەختی هەرێمی کوردستان بوو و ئەو نامانەیش کە لە پشتی ئەم تەقینەوەن پێم وایە لە ئەنجامی تەحقیق ئەگەر تاقیقێکی ورد بکرێ لە داهاتووە بگاتە دەرئەنجامێک کە ڕوون ببێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی پەیامێکی هەڕەش ئامێز بوو لە ئەمنیەت و ئارامی هەرێمی کوردستان بە تایبەتی دوای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. پرسیارەکە ئەوەیە کاک نەریمانیانی لەبەردەم ئاسایش وەزارەتی ناوخۆ دام و دەستگا ئەمنیەکانی کوردستان ینی بە ئامانجگرتنی ئەم دەستگایانە هۆکار ینی بە دیاریکراوی هەڵبژاردننی ئەم ئامانجانە ئاماژەی چین لە ڕاستیدا سەرەتا باسی ئەوم کرد کە ئەمە بەڕاستی زەربەیەکی گەورە بوو لە ئەمنیەت و ئاسایشی هەرێمی کوردستان دیارە مەبەستی تیرۆریستان پێکانی ئامانجێکی گەورەتر بوو لەوەی کە لە شوێنێکی مەدەنی بیکەن یان لە شوێنێکی عام بیکەن ئامانجەکەیشان مەبەستیان ئەوە بوو شکاندنی هەیبەتی ئاسایشی هەرێمی کوردستان بوو بەم تەقینەوانە کە مەسجێک بوو بۆ ئەوەی کە ئەتوانن لە ئەو شوێنانەی کە مکافحەی ئەوانی تێدا دەکرێت یا مکافحەی کاری تاوان و جەریمە لەوێ دەست پێ دەکات و دەدۆزرێتەوە دەدرێتە دادگا و ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە ئەوان ئامانجیان ئەوە بوو کە بە هەرێمی کوردستان بڵێن ئێوە لە هەر دقەیەکە مستهدەفن و لەو شوێنانەش کە ئەمنیەتی تەواوی پارێزراوە ئەبێ خەڵک بپارێزێ هی خۆیان ناپارێزن بۆیە ئامانجیان و نامەکان ئەوە لە پرسمەوە جارێکتر کەواتە ینی ئەوان ئەمە ئامانجەکانیانە ینی کێ کەم تەرخەمە لەوەی کە ئەو هێزانە ئەو گروپانە بتوانن ئەمە بکەن و ڕەمزە ئەمنیەکانی ئەم وڵاتە بۆ شوەیە بیانەوێ شکۆی بشکێنن. بەڵێ یەکێک لە هەدەفەکان ئەوە بوو کە باسم کرد شکاندنی شکۆی ئاسایش بوو بە تایبەتی ئەو هێزەی کە هێزی پۆڵاینی هەرێمی کوردستانە بۆ پارێزگاریکردن لە ئەمنیەتی کوردستان مەبەستیان ئەوە بوو بسەلمێنن ئاسایشی هەرێمی کوردستان خۆتان لە ئارامیدانین چجای ئەوەی بمانوێ هاوڵاتیان بە ئاسانی دەکەینە هەدەف. من لە ڕاستیان نامەکە نامەیەکی بەقوت بوو ئەگەر چی کاری تیرۆریستی لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکانی شاڕوو ئەداوە لە وڵاتانەی کە ئەمنیەت و ئەجیزیان زۆر بەقوتە و توانای ئەمنیان لە ئاستێکدایە کە پێشکەوتووە بەڵام لە ڕاستیدا کاریگەری گەورەی دانا لەسەر و ئەلامی پرسیاری دانا لەسەر ئەمنیەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەمنیەتی هاوڵاتیان ئەگەر تیرۆریستان بیانێ بۆیە دەبێ ئەمە بکرێت بە خاڵێکی وەرچەرخان لە کاری ئەمنیەت و ئاسایش لە هەرێمی کوردستان بە هەموو دەستگاکانیەوە و پێداچوونەوەیەک و لێکۆڵینەوەیەکی وردی لێ بکرێت زانستیانە بۆ دۆزینەوەی خەلەلەکان کلێنەکان و هەدەفەکان چۆن هاتووە گەیشتە ئەو ئاسە. پەرلەمانی کوردستانی و ئەندامی لیژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکانی کە تایبەتمەندە لەو بارەیە تۆ خەلەلەکان لەکوێیە بینی؟ بڵێ خەلەلەکان حتمەن خەلەلی ئەمنی هەبووە بۆیە دەستگاکانی ئەمنی ڕاستە لە ڕووی
هێرشەکەەوە کە دەستی پێکرد بەڕاستی بە شێوەیەکی باش هاتنە دەست نیان نێشت ئەو ئامانجە گەورەی کە ئەوان مەبەستیان بوو بیپێکن و خۆی بیپێکن بەڵام کاریگەریان دانا لە ڕاستیدا بەڵام لە ڕاستیدا کاری ئەمنی تەنها بە چەک و ئەسلحە ناکرێ بەڵکو بە معلومات بە دروستکردنی خەڵک لە ناو بەرامبەرەکە تا وە کۆکردنەوەی معلوماتێکی تۆکما وەدانانی خەڵک بۆیە کاری ئەمنی تەنها ڕوبەڕبوونەوەی چەکداری نییە بەڵکو ڕوبەڕبوونەوەی معلوماتیە و پێشوەخت ئەگەرەکو معلومات هەبواە لەسەر ئەو حاڵەتانە بەڕاستی ئەکرا پێشگیری لێ بکرێ و نەگاتە ئامانج بەڵام لە ڕاستیدا کاری ئەجیزە ئەمنیەکانیش لە هەرێمی کوردستانە بەهۆی یەکنەگرتنەوەی دوو ئیدارەی بەهۆی کاریگەری حیزبی لەسەریان بەهۆی تەدەخلی حیزبی لەسەریان و بەهۆی ئەوەی کە مەشغوڵ کراون بە هەندێشتی تایبەتمەند جیاواز لە مەهامەکان کە تەنها و تەنها کاری ئەمنی و پارێزگاریکردنی بواری ئەمنیە بۆیە بەڕاستی ئەمە خاڵێکی لاوازیە پێویستەکە ئەم دەستگا ئەمنیانە لێرە بەدواوە بکرێمە دەستگای نیشتیمانی و یەک بگرنەوە و یەک بە تعلیمات بە یەک تەوجی ئیش بکەن و تەنسیقێکی کامل لە نێوان هەموو ئەجزا ئەمنیەکانە هەبێت. بەڵێ کاک نەریمان کاک عەبدوڕەزاق ئەم ڕووداوە ئەبێتە خاڵێک بۆ بە خۆداچوونەوەی ئەم دەستگایانە و چاکردنی هەڵەکان خەلەلەکان وەکوی کاک نەریمان دەڵێ ینی ئەمە دەبێتە خاڵێک بۆی واز لەم هێزانە بێنن کاری خۆیان بکەن حیزبەکان. جارێ یەکەم زۆر سپاس حیزبەکان وازیان هێناوە و نازانم کاک نەریمان بە تەکید مادەم لە ئەندامی لیژنەی ئەزانێت کە بە قانون ئەو دەستگایانەیە خراونەوە و ئەبێت لە منیش باشتر بزانێت کە تەنسیقێکی تەواو و من مەسئولم لەو قسەیە. کاک نەریمان ئەڵێ هێشتا دوو ئیدارەیە لە هێز ئەمنیەکانە. نابرا ئەگەر دوو ئیدارەیە باشە معارەزە کە ئەڵێن ئەو دەستگایانە حیزبین چەند هەزار سەوتیان هێناوە لە ناو هێزە تایبەتەکانە لەبەرەوە ئەوە دلیلەکە کە حیزبی نییە وەکو بەو شێوەی کاڵێ بەو شێوەی کاوترێ ئەوە یەک دوو ئەوەی کە ئەم ڕووداوە بۆ بە خودداچوونەوە ئاسایشی کوردستان یەک لە ینی هەر ئەوە نییە ینی بەنسبەت ئەگەر ئاسایش بۆ هەر دەوڵەتێک یا بۆ هەر هەرێمێک لە دنیاە حاڵەتێک ئەوەی کە دەوڵەت ئاسایشی خەڵک بپارێزی و ئەولەوێتی دەوڵەت بێ بۆ ئێمە نەکرد ئەولەوێتی دەوڵەتداری حکوومەتداری ئێمەیە بۆ ئێمە سامانێکی نیشتیمانیە و ئەو کەسانەی کە ئیستیدافی ئاسایشەکان و کەسانەی کە لە ئاسایش ئێمەدەن ئەزانن من لەگەڵ ئەو قسەیە زۆر متەفقم ئەوەی کە ئەچێ لە پەلاماری ئاسایشەیە ئەوە پەیامێکە نە بۆ پارتی و نە بۆ حیزبێکی کێ و نە بۆ کەسێکی کێ بۆ هەموو هاوڵاتیانی کوردستانە کە تۆ مستهدەفی کە تۆ وازت لێ ناهێنم ئاوا بە ئارەزووی خۆت لە وڵاتێکە بە ئاسایش و ئارامە بژی بۆ وڵاتێک بنیاد بنێ ئەوەی ئەو تەقینەوانی لە هەولێر ڕوێندا هەمان ئەو گروپانەی کەن کە لە بەغدا و مووسڵ و ناوچەکانی تری عراقی کەنیانەما هێزێکی ئەقلیمیە و پەیامێکی ئەقلیمیشە بۆ هەرێمی کوردستان هەر بۆ ئاگاداری جەنابەت با من لێەوە دەست پێ بکەم ئێستا لە سووریایە بەپێی هەموو معلومات ئیستیخباراتەکانی دنیا 34 گروپی بەس تیرۆریست هەیە جا وەرەسەر عێراق کە ئەو تا لە بنامانەوە وەرەسەر ئێران وەرەسەر تورکیا وەرە هەموو ئەو وڵاتانی ئەم ناوچەیە ینی ئەسڵان هێزە ئەمنیەکان و دەستگا ئەمنیەکانی کوردستان من پێم وایە ینی لە ئیمکانیەت و ئەدائێکی فوقی تەسەوریشیان هەیە کە تا ئێستا کوردستان پارێزراوە ئەومان لەبیر نەچێ کە تەقینەوەکەی هەولێر ڕاستە زەربەیەکی گەورە بوو و شتێکی هەمومانی تۆشی شۆک کرد بەڵام پاش 6 ساڵە بە شەونخوونی ئەو هێزە ئەمنیانەی کوردستانە کە ئەم کوردستانە من و تۆ لەم تەلەڤیزیۆن دانیشتوین هەموو هاوڵاتیانی کوردستان دانیشتون بەجوهد کراوە و هەر ئەوەش نییە بەڕاستی من لەگەڵ ئەو قسێژ ڕێک نیم کە پێمان وا بێ هێزە ئەمنیەکانی کوردستان بەس دانیشتون بە سەیتەرە یان بە هەوێ وەرگرتن لێرە و لەوێ سەیتری کۆنتترۆلی هەرێمی کوردستان کراوە نەخێر هەرێمی کوردستان و دەستگا ئەمنیەکان و ئەبێ کاک نەریمان لە من باشتر بزانێ بە حکمی ئیشەکەی ینی پێش ئەوەی کە هەوێر ئەسڵەن لە هەولێرە هەر سەیتەرە و بازگە نەماوە مەگەر لە شار دەرچی بەرەو کەرکوێ مەبەستم چییە؟ یعنی ئەو جهدە ئەمنی کە ئەکرێ لە پێشا بە ئیشێکی ئیستیخباری و هەواڵگیری ئەکرێ وەکە هەولێر پارێزراو بۆ تا ئێستا کوردستان پارێزراو بووە چزای سلێمانی هەولێر دووک کە پارێزراو بوون
ئەوە ئەدائێکی ڕێک و پێشی ئیسیخباری کارێکی ئیسیخباری زۆر دەستگای هێواڵگری نیشتیمانی هەیە کە کاگنەریمان وتی کاگنەریمان دەرفەت دەبێت بۆی وەڵام دێتەوە کاگنەریمان وتی دەکرا کارمان کردە بۆی ڕوونەدا ینی منەوە پرسم لە کوردستان دەستگایەکی هەواڵگری نیشتیمانی هەیە بۆی ڕێگری لەم جۆرە کردوان بەتاکید هەیە ئەگەر نییە باش ئەگەر تۆ یعنی ئەگەر سلێمانی بەز اعتیمادی لەسەر سەیتەرەکانی بێ هەموو ڕۆژە چوار تەقینەوە ڕۆیە بۆ معلوماتت یعنی ئەبێ هەمومان لەزانین بەڵام ئەوە ئیش ئیسیخباریە ئەنجا با معلوماتێکیش بدەمێ لە ماوەی ئەم 6 ساڵەکە لە هەولێر من باسی هەولێرەکەم کە نەبووە بەس تەنها لە هەولێر دەیان عەمەلیە پوچەڵ کراوەتەوە و دەستگای ئاسایشی کوردستان دەستگای پاراستنی کوردستان یا پاراستنی ئاسایشی کوردستان کە ئەگەر ملاحەزە بکەی لە ماوەی ئەم 6 ساڵەیە ساڵی جارێک یا دوو جار بەیانێک دەرەکە ئەڵێ عەمەلیەک هەیەیانە ئەمە تەکتیکی ئیشی خۆیانە یعنی بۆ ئەوی بە خەڵکی کوردستان بڵێن برا کە تۆ لەوێ دانیشتووی وانەزانی کوردستان و دەهدەف نییە کورد مستەهدەف نییە ئەم تەجربەی کەمە بنیاتی و ئەم ئاشتی و ئارامی و هۆدووەی کە لە کوردستانە مستەهدەف نییە ئەژینا من بە تەکید پێ دەڵێم کە بەدەیان سیارەی تر و بەدەیان ئیشکراوە لە ماوەی ئەو 6 ساڵەیە پوچەڵ کراوەتەوە لە جێی خۆی و ڕەنگە لە ناو هەولێریشان نەبێ زۆر دوورتر لە هەولێریش پوچەڵ کرابێتەوە لەبەرەوە ئەوەش بە عەمەلێکی ئیسیخباریە کرێ نەک تۆ مەسەلا لە سەیتەرەی هەولێر یا لە سەیتەرەی دووهۆک یا لە سەیتەرەی سلێمانی کەسێک گیرابێ ڕەنگە ئەم حاڵاتانشی تیا بێ بەڵام ئیش بۆیە ئەو ئیشەی ئەوەی وەکو کاک نەریمانش فەرمووی ئەوەی کە ڕوویا لە هەولێر شتێکی گەورەیە بە تاکید ئێمە 6 گەنجمان شەهید بوون دەیان هاوڵاتیمان بریندارن و خەڵکێکی چەند سەعاتێک یعنی خەڵکێکی تووشی شۆ کرد هەمانی تووشی شۆ کرد و هەمومان تووشی نێگەرانیش بووین بەڵام من تاکی دەکەمەوە ئێستا هەولێر لە چەند سەعاتێک و ئەوە طبیعەتی هەموو مجتەمەعێکش لە دنیاە خاصەتەن ئەگەر پاش 6 ساڵی تۆیکی گوێ لە هیچ نەبوو بێ بە تاکید شۆکەکەی زیاترە لەبەرەوە بەڵام ئێستا هەولێر زۆر ئاساییە و بەڵام و دڵنیاش دەکەمەوە مەسئولیشم دیسان لەو قسەیە ئەوەندە نابە دەستگا ئاسایشەکانی کوردستان بۆ هاوڵاتیانی کوردستان هەموو پیلانەکەت بۆێن وەکو وێلگەی پاکرا و کوردەڵێ لەو سەربێزە بۆ دان ئەوانە بوون و ئاوا هیچ کراوە کاک نەریمان ینی تۆ ڕخنەیەوەت گرت کە هێزانامنیەکان لە هەرێمی کوردستان بەهۆی دوو ئیدارەیەوە دەوری خۆیان نابینن کاک عەبدوڕەزاق دەڵێ بە یاسا ئەمە ڕێکخراوە لە کوردستان یاسایە کە خۆتان بەشداریتان کردو لە دانانیە واڵێ دەستگایەکی نیشتیمانی هەواڵگریمان هەیەنی بۆ ڕێگرتن لەو کردوانە تۆ چۆنە مابینی سەرەتا ئەو یاسایانەی کە تێپەڕیوە بۆ ئەو دەستگایانە ئێمە بەشداریمان نەکرد بۆ ڕاستکردنەوەی زانیاریەکەی جەنابەت ئەو پەرلەمانە دەری کردووە لە ڕاستیدا من پێم سەیرە کاک عەبدوڕەزاق کە تاوەکو ئێستا قسە لەسەر ئەوە بکە کە ئەم هێزانە یەک خراونەتەوە ئەم هێزانە تاوەکو ئێستا دەستگای ئاسایی زیاتر لە ساڵێکە بە یاساکە یاسای بەدانراوە بەڵێ بەڵام کێشە لە وڵاتە جێبەجێ نەکردنی یاسایە یاسا ڕێزی لێ ناگیرێ بۆ جێبەجێکردن ئەم دەستگایە زیاتر لە ساڵێکە دەستگای ئاسایشی گشتی یەک خراوەتەوە سەرۆکەکەی دانراوە تا سەرۆکەکەی ناچێتە هەولێر لە سلێمانی دەوام دەکا و نووسراوێکیشی ناخوا بۆ هەولێر ئەمە چۆن یەکگرتنەوەیەک ئەمە یاساکەیەکە کە عەبدوڕەزاق باسیەکە ئەنجومەنی ئاسایشەکە تاوەکو ئێستا بە هیچ شێوەیە یەک نەخراوەتەوە تاوەکو ئێستا جێگرەکەی لەوێ دەوام ناکات لە هەولێر دەوام بکات تاوەکو ئێستا جێگرەکەی هەر لێرە دەوام دەکات بۆیە و یەک نووسراویشیان بۆ یەکتری ناخوات تەنانەت جلەکانیشیان کاک عەبدوڕەزاق ئەگەر گەڕایەوە بۆ هەولێر بە سەیتەرەکانە سیرکە لێرە بێرەکانیان سەوزە کە چوە سەیتەرەکانی برادرانی پارتی بێرەکانیان تەنانەت بێرەکانیان یەک نەخسۆتەوە تەنانەت جلەکانیان یەک نەخسۆتەوە تەنانەت لۆگۆکانیشان یەک نەخسۆتەوە نەک دەستگاکانی ئاسایش و هێزە چەکدارەکان یەک نەخراوەتەوە بەڵکو تربیەش یەک نەخراوەتەوە شارەوانیش یەک نەخراوەتەوە یعنی کەمە دەستگای مدەنی بۆیە بەڕاستی حەق نییە ئێمە حەق کار لەسەر ئەو بکەین بڵێن یەک نەخراوەتەوە بۆ ئەوە یەکی خێنەوە کەوتمان یەک نەخراوەتە کەواتە نامانەوێت یەکی بخەینەوە بۆیە بەڕاستی لە ئاسایشی هەولێر ئەگەر ئەندامێک ئیسپات ببێت کە لەو ئێزانە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بە چاوی خیانەتکار و جاسوس سەری دەکرێت بەڵگەمان لەلایە و من دیکۆمنتم لەلایە کە دارکاری کراون کە لێدان کراون لە سلێمانی هی پارتی کراوە لە هەولێریژی یەکێتی کراوە تەنانە بینیمان ئاسایشێک لە مەتار دەرکرا لە بەرەوەی یەکێتی بوو بۆیە بەڕاستی کاک عەبدوڕەزاق ئێمە ئیتر حەقتان بە هەڵەکانە بنین بۆی چاکی کەینەوە بەڕاستی بۆیە بەڕاستی نەدامەزراندنیان بە فۆرمی گشتی دامەزرێن هەمووشان بە تەسکی حیزبی دامەزرێن و هەموو ئەوانەی کە لە سنووری هەولێر و دوهۆکن یەک کەسی لایەنێکی تری تێدا نییە چۆن ئەمە دەستگای یەکگرتووە لە سلێمانیش
و لە گەرمیانیش بە هەمان شێوە بۆیە بەڕاستی ئەمە بەڵگەی ئەوەیە کە ئەم تاوانە گەورانە ڕوو دەدا بۆ منە با من یەکشتی ئەرزی جەناب بکەم لە ماوەی ڕابردوودا لەو چەند ساڵی ڕابردووە تیرۆریستان هەمیشە داویانە لە شوێنە حساسەکان و شکۆمەندی هەرێمی کوردستان بە مانایەکی تر هەر کاتێ بیانەوێ هاوڵاتیان زۆر بە ئاسانی ئستدافەکەن بۆ نمونە تاوانە گەورەکەی تر کە چەند ساڵ لەمە پێشکرا لق و مەڵبەندیان ئستداف کرد کە ئەم دوو دەستگایە بەڕێوەبەری حکومڕانی لە وڵاتان پاشان دوای ئەوە وەزارەتی ناوخۆ ئاسایشیان کردە ئامانج جاری پێشووتر ئەم جارش ئاسایش و ناوخۆیان کردە ئامانج بۆیە کەواتە ئەگەر بیانەوێ بۆ زۆر بە ئاسانی هاوڵاتیان ئستدافەکەنەکوی لە بەغدا و لە دیالە و لە تکریت و لە شوێنەکانی تر ئەکرێ کە ڕۆژانە ئەبین ئەمڕۆ لە کەرکووک لە بەردەمی محافەزە و لە بەردەمی پۆلیسا کردویانە بۆیە ئەمە تەحەدایەکی گەورەی بۆ دەستگا ئەمنیەکان و دەستگا ئەمنیەکان هەتاوەکو یەک نەخرێنەوە نەکردن بە دەستگای نیشتیمانی لە جاتیەوەی فەلسفەی حزبی فێر ببن فەلسفەی نیشتیمانی کە دەستگای هەواڵگری نیشتیمانیمان ئێمە کار لەسەرەوە کات و نایڵێ ئەو کردوانە ئەنجام بدرێن باس لە دەستگای هەواڵگری نیشتیمانیش ئەەکەم کە ئەنجومەنەکە بوو ئەوانیش بە هەمان شێوە هەر دەستگای حزبین بۆ کاریش بۆ حزب دەکەن و من با بیری جەنابشتان بێنم لەم انتخاباتانە کە عەبدوڕەزاق باسەکە ئێمەش بەشدارین تا لە بە حکمی ئەوەی ئەلاسا دەنگمان هێناوە تێدا هەر لە ئێستاوە لەو دەستگایانە دەستیان کردو بە تحقیقکردن زان کێ دەنگی داوە بە گۆڕان بە بەڵگەوە ئەم دەستگا ئەمنیانی کوردستان بەم وەز ئەوە کە تۆ باسیەکەی گرنتی ڕوونەدانی ئەم ڕووداوە ناکەن تێنەگەشتن پرسیارەکەت ئەم دەستگانی کە تۆ باسی وەزەکان کرد بەم شێوەیە ئایا توانی گرنتی ئەوە بدەن کە ئەم ڕووداوانە جارێکتر لە هەرێمی کوردستان ڕوونادەن تا چاک نەکرێنەوە لە هیچ کوێنیە بۆ ئەمنی من بۆ خۆم لەو دەستگایانە وەختی خۆی ئیشم کردووە لەو دەستگایانە بوومە و ئێستاش ئەوە 4 ساڵە لە ژێی ناوخۆ بە هەمان شێوە لەگەڵیان هەڵسوکەوتەکەین و هاوکاریان ئەەکەین و بۆ بوجەکانیان بۆ سەردانکردنیان بۆ هەوڵدانی بۆ یەخستنەوەیان ئێمە سەردانی دەستگای ئاسایشمان کرد داوامان لێکردن کە یەک بخرێن وعدیان بە ئێمەدا پێش 6 مانگ بە نووسراو هەمانە بە دیکۆمەنت لە پەرلەمان هەیە کە 15 ڕۆژی پێ ناچێت دێنەوە هەولێر بۆیە ئەوە تا ئەوکو ئێستش هەر نەکراوە پێم وانە بە ئاسانیش بکرێت بۆیە بەڕاستی پێویستە ئێمەدان بە هەڵەکانە بنین بۆ ئەوی دووبارەی نەکەینەوە بۆ ئەوەی بتوانین خاڵی ئەساسی بدۆزینەوە خەلەکان دۆزینەوە بۆ چارەسەری بۆ بکەین بۆیە بەڕاستی هەرێمی کوردستان لە بەردەم مەترسی تێکچوونی ئاسایشی هاوڵاتیانە هەیە ئەگەر بێت و ئەم دەستگایانە یەک نەخرێتەوە نەکرێن بە نیشتیمانی و بەهێز نەکرێن و تەقوێ نەکرێن و تەجهیز نەکرێن و تەسلیح نەکرێن و تەدریب نەکرێن بۆیە بەڕاستی پێویست ئەکا ئێمە بەدوا پێداچوونەوەیەکی کامل لە هەیکەلیان لە کارکردیان لە ئیداریان لە تعلیماتیان بۆ جارێکی تر بکرێتەوە بەم هێزانە بۆ ئەوەی بتوانین هێزێکی تۆکمەی نیشتیمانی گەورە دروستکەین بۆ ئەوەی هاوڵاتیان و هەرێمی کوردستان لە ئارامیدا بەڵێ کاگنەرمان کاک عەبدوڕەزاق ئەمە حاڵی دەستگا ئەمنیەکانی کوردستانە وەڵامی ئەوە چی وڵی ئەگەر ئینسان بێوێ دەستگا ئەمنیەکانی وڵاتی خۆی بۆی دیعای حیزبی بشکێنێ یا بەرزیان کاتەوە ئەوە من عێلاقەیەوە نیە من لەو مناقەشەیە بەشداری ناکەم بەڕاستی یعنی ناچمە ئەو بابەتەوە بەڵام قسەی کاگنەری ما شتێکی بیرخستمەوە کە ئەڵێ مادام لە ئاسایشیان ناوە معنایە زۆر بە ئاسانی ئەتوانن لە پیاوەتی خۆیانە لە خەڵک نایەن ئەوەی کاگنەریمانیکەشکاندن یا قسەکردن لەسەر ئاسایش کاک عەبدوڕەزاق بۆی پرسیارەکەم تاوەکەم کاتت دەبێت ئەوەی کاگنەریمانوتی بەکارهێنانی ئاسایش بۆ بانگەشی حزبی مناقەشەکە بەرەو ئەوە یعنی تۆ کاگنەریمان کە خۆی لە ئاسایش بووە بە تەسکە حیزبی نەچووە کە خۆی لە ئاسایش بووە ئێستا لە پەرلەمانە نوێنەری حیزبەکەی خۆی نییە لەبەر ئەوە بە هاوڵاتی بەسەوە نەبین لەم وڵاتە کۆمەڵی حیزب هەبوون لە کوردستانە لە ناو پرۆسەی سیاسین یعنی ئەوەی گۆڕان چەندی هێناوە لە هێزە تایبەتەکان باب لە نازانم 1970 نازانم ژمارەکەم لا نییە هەر چەند هەزاری هێنابێ جارێ شتێکی وت کاک نەریمانەوەی کە هەڵێ تحقیق کراوە چێ دەنگیاوە بە گۆڕان ئەوە قسەیە ئەکرێ وڵا حەزەکەی 100 جاری کە منیش ئەوەت ئیتهاماتی واڵێ ئەگەر وایە دوم کاک نەریمان تۆ زۆر قسەی ئەو خوشکە بە ڕێزت بیرخستمەوە کە لە فەیسبووکی خۆی نووسیوێتی ئەڵێ ئەمە کاندیدی ژمارەکە نەڵێن ئالاکردین کاندیدێکی گۆڕانە کە لەم جارە ئەمە لە باتی سەرخۆشی بۆ خەڵکی هەولێر و بۆ کوردستان و ئەوانەی کە بزان ئەڵێ چی ئەڵێن چی هاوڕێیان سەرای ئازادی بگرینەوە خۆ حکوومەت شاری مەشغوڵی شاری هەولێرە ئەمە تۆزان لەم کاتان نیشتیمانیە ئەوە کاندیدی حیزبی گۆڕانە ناتوانن هێز بنێرن وەکو جاری پێش و تومەز تاکو ئێستا شەریفی گروپە تروریستەکان بووە ئەمە شەریفی گروپە تروریستەکان یعنی
ئەم برادەرە کە کاندیدە و نازانم دەرچۆیاننا هیوادارم دەرنەچوو بێ بمبورن واڵێم کە بەڕاستی ئەهلی ئەوە نییە بچێتە پەرلەمانی کوردستان ئێمە دەنگی خۆمانی بینێ خەڵکی کوردستان دەنگی بەنێ ئەو گروپە شەریف بزانێ ئەجاوەستە من لە پەیوەندێکی بە مناقەشەکەی ئێمە ئێستا پێ دەڵێم کاتێک کە تۆ ئەڵێ کاگنێریمانیش دیسان بەم هەم منطقە ئەڵێ وڵی ئەگە خۆ گروپە تروریستەکان ئەتوانن بچن ناو خەڵک بیتەکان نەکە ناتوانن برای من 6 ساڵە فیشەشێک لە هەولێر نەتەقیوە و ڕەنگە بڵێم تقریبان لە کوردستانیش ینی حادیسە بووە پوچەڵ کراوەتەوە بەڵام حادیسەی وا گەورە و تەحەدای وا گەورە ینی هێشتا نەکراوە 6 ساڵێژە بێ نەکراوە تۆ بە هەموو معایلێک داینێ بە هەموو پێوەرێک داینێ من ناڵێم ئەگەر ڕووبا هیچ نییە نەخێر ڕووبا زۆر گەورەیە بەڵام 6 ساڵ دوای 6 ساڵ تۆ ڕووداوێک بێ تۆ بیگەینتە بریشکە ڕەشە کەواتە ئێمە نە ئەمنمان هەیە ئیستقبالاتمان هەیە هیچمان هەمانە بەڵام خەلەلی تایە باسی وەزعی دەستگاکانی هەر بۆ خۆی با پێت بڵێم کاتێک کە تۆ ڕووداوێکت لێ ئەقەومێ خۆ خەلەل هەیە خۆ ئەو تیرۆریستانە لە مەڕێکەوە نەکەوتونێتە خوارێ لە مانگەوە نەهاتوو خۆ لەگەڵ باران نەهاتوون کەواتە کەلێنێک هەیە خەلەکە هەیە بەڵام تۆ بێ جارێ بۆی ئەم کەلێنە لەوانەیە کەلێنەکە نەفرێک بێ لەوانەیە غەفڵەتێک بێ لە لەحزەیەکی غەفڵەت تا بێ لەوانەیە تەکتیکێک بێ کە هێزە ئاسایشەکانی ئێمە تا ئێستا پێیان پێ نەبرد بێ لەبەرەوە ئەمە ناکرێ باری بکەی هەر لەگەڵ ڕووداوێک ڕوویە ئیتر دەی کاکە وڵای دەستگاکانمان یەک نین دەستگاکانمان حیزبیان تایە ئەی دەباشە خۆ یعنی کاگنەریمان ئەڵێ وڵات تحقیقەوە لە دەنگ بگۆڕان بەڕاستی زێر با تەفسیرکردنی مەسەلەکە ئاواهی نییە ئاواهی وا مناقەشەکە خۆش نییە دوای ئێوە وڵا ئەگەر ئاسایشێکی پارتی لە سلێمانی بە پێوترێ جاسوس و خیانەتکار و ئەگەر ئاسایشێکی کەسی خاین نەکردووە بۆچی ئاسایش خاینە بۆچی دەستگا ئەمنیەکانی ئەم وڵاتە وەزعیان بۆ شوێنی کاگنەریمان باسی نەخێر ئەندامی لیژنەی ئاسایش و ناوخۆیە دلیلی چێ تحقیق لەگەڵ کراوە دلیل چێ تحقیق لەگەڵ کراوە بەڵێ دلیلەکە بۆ ئەوەی کە عەبدوڕەزاق بۆ ئەوەی قسەکەمان تەنها شتێکی هەوایی نەبێ بەڕاستیەتی هام نەبێ من ئەگەر کاک عەبدوڕەزاق بێوێ بەڵگەکەی بۆ ئەهێنم کە بەڕێوەبەری ئاسایشەکە ناوی 11 پۆلیسی لە نووسراوێکە ناردووە بۆ مەڵبەند ئەمە لە سنووری ئێرەیە تەبعاً لەوێش هەرەیە ناوەکانش پێ دەڵێم ناوەکانش پێ دەڵێم تکایە یعنی تۆ شتێک ئیسقاتەکەی لەسەر شتێک تکایە تۆ ئەندام پەرلەمانی عەزیزم تۆ ناڵێ هێزەکانمانێکی ئەڵێ ببوورە زابتێک کتابێکی کردووە نازانم تەبعاً لە هەولێریش هەیە مدیرێک منیش دەتوانم بڵێم تەبعاً هەولێر نییە باشە من بە بەڵگەوە قسە ئەەکەم لە هەولێر مفۆوەزێکی ئاسایش لە مەتار هەولێر بوو بە بەڵگەوە فەسڵیان کرد تەنها گومانیان کرد کە یەکێتیە نووسرا و ئەوەلیاتەکەی لە لای ئێمە لە لەژنەی ناخۆ کاک عەبدوڕەزاق لە خۆمە قسە ناکەم و ئەوەی تریش کە باست کرد کە بە خیانەت ناو ببرێ لە ئاسایشی سلێمانی مفەوەزێک 17 ڕۆژ دارکاری کراوە زینداری کراوە نووسراوەکەی لە لەژنەی ناوخۆیە کە ئەڵێ وەکو خائین تعاملیان لەگەڵا کردم ئەوە لە خۆمە قسەم نەکردووە ئەتوانین لە لەژنەی ناوخۆ بۆ دەرکەمەوە لەوانەیە لای خۆشم هەبێ بۆ بنێرم بۆ نمونە باس لەوە ئاکا کە عەبدوڕەزاق لێرە ئیتیهامی منەکە کە من ئەمەوێت دەستگا ئەمنیەکان بشکێنم نەخێر من ئەمەوێت دەستگا ئەمنیەکان چاک بکەین من لە سەرەتاوە دەستخۆشیم لە کارەکانیان کرد کە توانیوانیان لە ئامانجا سەرەکیەکانیان بپێکن ئەو دەستگایانە ئەوە من نیم دەڵێم کە ئەوە مەسجێکە کە تیرۆریستەکان ئەیدەن کە دەستگاکان کە ئەبێ خەڵک بپارێزن خۆیانان پێ ناپارێزێ بەڵکو ئەوە واقعەکە وا ڕوویداوە من باسم کرد لە مەڵبەند کردیان لە لەخ کردیان لە وەزارەتی ناوخۆی جاری پێشوو لە ئاسایشی پێشوش و ئێستاش لە وەزارەتی ناوخۆ و ئاسایش کردیان بۆیە دەستگاکانیان اختیار کۆ ئەمەلەکان نەوعیە بۆیە نەوعیەکان لەوەیە کە پارێزراونە بێ دەستگاکان خوا کەواتە بۆ هاوڵاتیان زۆر بە ئاسانی ئەتوانێت بیکەن بۆی وەڵام بدەیتەوە بەڵام پرسیارێک لەسەر تەقینەوەکی هەولێر ینی لە هەولێر تەقینەوە بووە خەڵک بۆتە قوربانی لەو مەسەلەیە وەک کاک عەبدوڕەزاق ئەڵێ ئێوە بۆ ئەتانەوێ ئاراستی ئەم گفتوگوۆیە بە ئاراستی و بەرن بخەنە خزمەتی حیزبەکەتانەوە ئەوەتان لە بەرچاونی کارەساتێک ڕوویداوە لە وڵاتە کە ئێمە ناخێنە بەرژەوەندی حیزبەکەمانەوە هیچ کاتێکی لە بەرژەوەندی حیزبی لە وەتای 4 ساڵە قسە ئەکەین هەموو دیکۆمنتەکان لە هەموو دەستگاکانی شێر و دەستگاکانی برادرانی پارتیش هەیە بیبی بەڵێ بە تۆهمەت ێزانم بۆ نمونە ئێمە کە ئەڵین دەستگایەکی نیشتیمانی مەبەستمان ئەوە نییە دەستگایەک بۆ گۆڕانی دروست پێ ئاسایش نەخێر ئەمە فەلسفەی حکومڕانی لە دنیا وایە لە ئەمریکا حیزبێک ئاسایش پێکەهێنێ لە
لە بەریتانیا حزبێک ئاسایش پێکەێنێ پۆلیس پێکەهێنێ مدیری مەدرسەکان دانێ شارەوانەکان دانێ بۆی ئەمە ئیتیهامێک نییە ئەمە واقعی هەموو کوردستانەوە هەیە و هەموو ئەندامانی حیزبەکان و لایەنگرەکانیشان پشتگیری لەوەکەن و ئەوانش کە دەنگیان بە ئێمە داوە لە ناو ئەم دەستگایانە بەڕاستی ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەمانە ڕازی نین بە سیاسەتی ئەم دوو حیزبە بە شێوەیەکی حیزبی بەکاران بێنن بۆیە دەنگیان داوە بە گۆڕان لەبەرەوە ئەجندا و کار و بەرنامەکەی ئێمە بۆ بە نیشتیمانیکردنی ئەم هێزانێ من دوو بەڵگەی واقعی ئەخەمە بەرچاوی جەناب بۆ دوای ناوبڕێکی کورت وەرەگرین وەگەڕینەوە کاک نەریمان بۆ قسەکردن لەسەر بەڵگانە بینەرانی بەرز ناوبڕێکی کورت و بەردەوام بین لەگەڵتان. چاویلان چاویلان پایزات و قوتابخانە وەرزی خوێندنی وانی مێدەسی پێکرایەوە هاوینیشم زۆر خۆش بوو چاویلان کرایەوە پایزات و قوتابخانە وەرزی خوێندنی وانی مێدەسی پێکرایەوە هاوینیشم زۆر خۆش بوو چاویلان کرایەوە لە پایزیشە وەکو هاوین کاتەکانم دابەشەکەم لە پاش خوێندنی وانەکانم بۆ پشویاری لەگەڵ دایک و باوکو خوشک و براکەم یان لەگەڵ هاوڕەکانم یەکسەر ڕوو لە چاویلان دەکەم چاویلان 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 خۆشترین ساتی ڕۆژەکەت لە گەشتێکی ئەفسوناویدا لە تلفریکی چاویلان بەسەر بەرە و بچۆرە سەلوتکەی شاخی گۆژە و لە کافتریای وێستگەی کۆتایی تلفریک خۆشترین کات بەسەر بەرە. چاویلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. کۆمپانی چاوی ئاگاداری هەموو بەڕێزانە دەکاتەوە کە ناویان نووسیوە بۆ کڕینی پشک یان هەر بەڕێزێکی تر کە دەیەوێت لە ئێستادا پشک بکرێت. ئەوە دەتوانن سەردانی ئۆفیسی کۆمپانیا بکەن لە نەوەمی یەکەمی بینایی چاوی مۆڵ بەردەم گوندی ئەڵمانی. واگەدارتان دەکەینەوە کام پشکانە لە ئێستادا لە سەدا 20 قازانجی چۆتە سەر و ئەم دەرفەتە دووبارە نابێتەوە. بۆ زانێری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارەیەوە 0 861 87 77. بەڕسلااوتان لێ بینێران کاک نەریمان پێش ناوبڕەکە قسە لەسەر کۆمەڵە بەڵگەنامە کرد بەڵام پێشەوەی بچینە سەر بەڵگەنامەکان دەمەوێت لێ پرسەمیانی ئەگەر ئەم دەستگایانە ئەو خەلەلانەیانتیایە بۆ چاک ناکرێن ئەوەی کە دەڵی بۆ چاک ناکرێت حەق ئەو پرسیارە لە کاک عەبدوڕەزاق بکرێت لەبەرەوە ئەوان بەرژەوەندیە تایبەتیەکانی حیزبی وای کردووە کە ڕێگە نەدەن ئەم هێزانە یەک بگرنەوە. من با یەک چت بۆ ئەرزی جەنابەت بکەم کاکەکاوە ئەم هێزانە خەڵکی زۆر دڵسۆز خەڵکی زۆر شارەزا خەڵکی زۆر بە ئەمەکی تێدایە کە شەو ڕۆژ دەخەنە سەریەک بۆ پارێزگاریکردنی ئەمنیەتی ئەم وڵاتە کە ئێمە ڕخنە لەو دەستگایانە دەگرین دەڕخلەن لە ئەندامەکانیان ناگرین ڕخلە لەو سیاسەتە ئەگرین کە ئاراستیان ئەکار ڕخنە لە حەزب دەگرین کە دەست لە بینەقاقیان وەرنادەن. بۆیە بەڕاستی ئەمە وای کردووە ئەم هێزانە نەتوانن ئەرکی خۆیان بە شێوەیەکی میهنی نیشتیمانی نەتەوەیی بە ئەنجام بگێن. من دێمەوە سەر بەڵگەکان کە کاک عەبدوڕەزاق بەڕاستی کاک عەبدوڕەزاق بەبێ بەڵگەم من ئیتیهامەکە قسەیەکی لەسەرەوە کرد کە ئالاساس یەکێک گوتوێتی لەسەر باسەرای ئازادی بگرینەوە. بۆیە ئەوەی جەنابی کە هیچ ڕسمیەکییانە هەر کەسێکە توانێت سایتێک دروست بکە پەیجێک دروست بکە موقعێک دروست بکە بۆ کەسێک و بەناوی قسێ بکە. بەرحاڵ ئێمە لە خۆمانە قسە ناکەین. ئەمە نووسراوێکە نووسراوی بەڕێز کاک دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحە کە ئاراستەی ئێمەی کردووە بۆ کاری حیزبی و ئابوونەوە لە ناو هێزەکانە کە قەدەغە بکرێ بۆ پەرلەمانی کوردستانی ناردووە. ئەمە بەڵگەیە بە چەند خاڵێکی دەستنیشانی کردەوە وە سەرۆکایەتی پەرلەمان ئەمە ئاراستەی لەژنەی ناوخۆ کردو بۆ ئێمە کە کاری لەسەر بکەین بۆ ئەوەی نێڵین کاری حیزبی لەوێ زۆر بەردەوامە و ئەوە نوێی ئەو بەڵگە ئەوە تا کۆن نییە. بەڵگەیەکی تریش بخەمە بەرسی جەنابی کاک عەبدوڕەزاقش بۆ ئەوەی نەڵێ بێ بەڵگە قسە ئەکەن. ئەمەش وەزیری پێشمەرگە کاک شێخ جەعفەر تەوجیهی کردو بۆ هێزەکانیان کە کاری حیزبی و کۆبوونەوە و ئابوونەوە لە ناو هێزەکانە قەدەغە بکەن لە کاتێکە تاوەکو ئێستا بەردەوامە و کاریشی پێدەکرێ و حزب حسێ بۆ حکوومەت ناکە و حزب ئاعتراف بە حکوومەت ناکە بە بڕیارەکانی نێراوە بۆ پەرلەمانی کوردستان بۆ نووسینگەی بەڕێز جێگری سەرۆک بۆ نووسینگەی بەڕێز سکرتێر بۆ لیژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجوم بۆ لیژنەی کاروباری پێشمەرگە و شەهیدان کە کاری لەسەر بکرێت تاوەکو ئێستا کاری لەسەر ناکرێت. بێجگە ئەمەش یاساکانیشیان قەدەغە ئەکا کە ئەم هێزانە تەدەخولی حیزبیان بۆی تێنەپڕین لەسەر بەڵگەنامەکان کاک عەبدوڕەزاق ئەو ڕوونکردنەوە جوانانە هەیە ئەو یاسا جوانانە هەیە ئەو بڕیارانە هەیە بۆ کاریان پێ ناکرێتەوە کێ ناوێت ئەم دەستگانە چاک بکرێن کارکردنی حیزبی بەنسبەت ینی کە باز لەواکەن کە دەستگاکانی ئاسایشیە
یا پۆلیس یا پێشمەرگە کارکردنی حیزبیان بە شێوی ئابوون و کۆبوون و نازەم شتانەتی هاکرێ ئەوەی کە کاگنەریمانەڵێ ئەوانە ئیتیهاماتی حیزبین اتهامات حزبین ئەو دوو بەڵگەی کە پیشانیان کاگنەریمان مەقسەکانم پێ نەبڕیتکایە ئەم بەڵگانە واقعەکە ئەسەر باشە ئەو بەڵگانە لە باتیەوەی کە لەسەر من بێ لەسەر کاگنەریمان خۆیەتی کەواتە یەکەم کاک دکتۆر بەرهەم چەند ساڵە بێ لە سەرۆک وەزیران نییە ئەو وتی بڵگەکە تازەیە 2012 ئەمەی کاک شێخ جەعفەر 2012 ئەوەی کاک دکتۆر بەرهەم ئەمەی کاک دکتۆر بەرهەم 2011 مانگی 26 چۆن تازە نییە بێجگەلەوەی کە هەردوو کتابەکە هەردوو بەڵگەکە بە دژی کاگنەریمان و منطقەکەی خۆیەتی لەبەرەوەی کە کەواتە وەزیرەکانمان سەرۆک وەزیرانی پێشومان دەستگاکانی ئەم وڵاتە هەوڵێن پەرلەمانیش بەشداری پێ بکەن بۆ ئەوەی کە هەر مۆرێکی حیزبایەتی هەر ئەو حیزبایەتە کلاسیکی کە لە دەروی مؤسساتی ناو مؤسساتی حیزب کار بە بڕیارەکانە کرێ بەڵێ بەتەکید دەکرێت چۆن ناکرێت ئەگەر باشە ینی دلیل چێکە پێی نەکراوە دلیلێکە پێی نەکراوە بەڵگەکەمان سەیریکە بەڵگەکەی جەناب بەڵگەی قاتعەت دەدەمێ ئەگەر یارمەتیم دەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە ناو سلێمانیا هەیە مەفرەزەیەکی تایبەتی پارتی لە بەرامبەری وەستاوە و دەیپارێزێ باشە بۆ ئەگەرەک و وەهایە ئەم هێزانێکیان گرتووە بۆ داوا ناکەن هێزە ئەمنیەکانی سلێمانی ئەو ئەندام دەستگا گرنگەی ئێوە بپارێزێ بۆیە کەواتە لە هەولێریش تەنانەت پاسەوانی سەرۆکی پەرلەمان و وەجێگری سەرۆکی پەرلەمان هەمووشیان نەکێتین تەنانەت گەراجی سیارەکانیشیان جیاوازە لە ئەنجومەنی وەزیران بۆیە لە وەزارەتی پێشمەرگەش بە هەمان شێوە بۆیە بەڕاستی پێم سەیرە جەنابەت کە بڵێ ئەم هێزانەیەکیان گرتووەتەوە ئەو مەقەڕانەی ئێوە کە ئەپارێزرێن پێشمەرگێکی پارتی وێچێتی تایە بێ زەحمەت حیمایەکانی خۆت پارتی وێچێتی ئەوە حکوومەت دایمە زاندووە پۆلیسە اتفاقی استراتیژیانە ئەڵێن حکوومەتە یەکێکە پۆلیس یەکێکە ئاسایش یەکێکە من ئەڵێم تەربیەش یەکێ نیە مدیری مەدرسەیەکە لە هەولێر و دهۆک یەکێتی بێ مدیری نییە ئەو ئیتیهامی بێ بنەمانەیەکەتی هاوارە لە سلێمانی و گەرمیان ئێوە هەتانە سەرۆکی شارەوانیەکتان من سەیری کاگنەریمان ئەگەر مناقەشەی گۆڕان و پارتیەکەین با بڕێن ماسی دەستگا ئەمنیەکانەکەین ڕوونکردنەوەی دەم لەسەر تەوەری بەرنامەکە قسەکردنی ئێمە لەسەر هێز ئەمنیەکان لەو ڕوانگەوەیە کە خەڵک ئومێدی ئەم هێزانە بیپارێزن ڕووداوی ئەوەی لە هەولێر دووبارە خەڵکیش بوون جێ ئومێدیش خەڵکیش بوون و لە خەڵک ئومێدیان هەیە کەوات خەڵک ئومێدی هەیە ئەم هێزانە بیپارێزن بەڵام پرسیارەکە ئەوەیە ینی کاگنەریماوتی خواستێکەیە بووی ئەم کێشانی کە هەیە چارەسەر نەکرێ منەوە لە تۆ پرسم کێ ناوێتم کێشانە چارەسەر کردن لەناو دەستگامنیەکانە کە خەڵک ئومێدی پیانەیە هیچ دلیلێنێ بۆچی خواست چییە ینی من نازانم ئەو خواستە چییە چێ هەیە منۆکو پێم وتی ئاسایشی ئەم وڵاتە گەورەترین هێز ئەمنیەکان خراونەتە خزمەتی حیزبەوە بڵێ کاگە وانە لە خزمەتی هاوڵاتیایە لە خزمەتی ئەمنیەتی ئەو وڵاتەیە ئەم وڵاتە هێزە ئاسایش و پۆلیس و ئەمریکانی پارێزن من تۆ نایپارێزین هاوڵاتی کوردستان بەڵام ئەبێ ئەوەش بڵین هاوڵاتی کوردستان زۆر متعاونە لەگەڵیان و خۆشیانی ئەترافەکەن و ئەوە سەروەریەکە بۆ کوردستان لەبەر ئەوە کارکردن بە تایبەتی لە دوای کارە ساتێکی وە کارکردن بۆ ئەوەی جارێکی کە ینی حزبی ئۆپۆزیسیۆن هەر حیزبێکە لە دنیاە پارتی حەزەکە پارتیە کارکردن بۆ شکاندنی ئەو تۆمە دروستکردن بۆ ئەو هێزە ئەمنیانە وە شکاندنیان خزمەتە بۆ تیرۆریستانی کە ڕۆژی 20 مانگ هاتنە بەردەمی ئاسایش و تەقیان کرد و خۆیان تەقانەوە ئەوە خزمەتە بۆ نەهجە هەر تەشکیکێک لە دەستگا ئەمنیەکانی ئێمە ئەگەر تۆ ڕەخنە بگرین بڵێ ئێستا تۆوتت کەلێن هەیە بەڵێ بە تەکید ئەگەر کەلێن نەبێ چوار کەس شەش کەس سواری سیارێک نابن و بێنە شەداتەی شەستێکە خۆیان تەقێنەوە و هیوادارمەوە دوا ڕووداوە بێ لە کوردستانە و ئومێدی شەکەم کە ئەوە دوا ڕووداوە بێ بەڵام ئەگەر کەلێن نەبێ ئەی چۆن وەکوتم خۆ لەبەر گەڵباران نەباریون بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە تۆ هەرچی دەستگا ئاسایش و ئەمریکانی ئێمە کردوانە زەڕبی سفریگەی بڵێ کاگە بۆچی بۆ مەسلحەتی حیزبی بڵێ بگەڕێنەوە سەر تەوەری بەرنامەکە کە مەسەلەی تەقینەوەکانی هەولێرە کاگە نەریمان ئەمێ و پرسیارت لێ بکەم ینی
لەو ڕۆژی تەقینەوەکانەوە لە بستونی مانگەوە قسە لەسەر ئەوە کرێ کە هێزێکی ئیقلیمی نازانم وڵاتێکی ئیقلیمی سکرتێری حیزبێکی ئۆپۆزیسیۆنێرانی قسەی لەسەر وڵاتی ئێران کردووە. ئەگەینە ئەو دەرەنجامەی کێ کوردستانی کردوتە مەیدانی تەراتێنی هێزە هەواڵگری وڵاتە ئەقلیمەکان کە بتوانن لە پایتەخت هێرێمی کوردستانە تەقینەوە بکەن. ئەنیەمەیەکێک لەو پرسیارە جدیانەی کە لەسەر ئەم مەسەلە کرێ بەڵامەوە دوای ئەم دوو پەیوەندی تەلەفۆنی وەڵامی بدەیتەوە. فەرمان کەمال لە کەرکووک لەگەڵمانەیە کاک فەرمانم کاتت باش فەرموو. کاک فەرمان ئەگەر گوێت لێمانە ئەم کاتت باش و فەرموو. ئەلو بەڵێ ئەم کاتت باش فەرموو. بەڕێزی دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. سپاس. بەڕێزی دەستخۆشی لە کاک عەبدوڕەزاق ئەکەم تاوەکانی ماچەکەم. من لە کەرکووکی بریندارەوە زۆر پێخۆشحاڵم بە کاک عەبدوڕەزاق بەڕاستی شتەکانێکی بەنرخە. من دەڵێم ئەو سەمەکوێرانە جارێکی تر دەستیان کردە خوێنی ئاسایشی هەرێمی کوردستان. ئەو سەمەکوێرن ئەوانە ئەچیان بە بەلایەکانی هەولێر و سلێمانی ئەڵڵایە ئەوانە هەر کاتێک بۆیان بگوزێت ئەتوانن لە دووە بیان لە هەولێر بیان لە سلێمانی بێت کاری تروریستی کە کاک فەرمان بە دیاریکراوی پرسیارێک هەیە بۆ میوانەکان لەسەر ئەو ڕووداوی هەولێر. من بۆ برا بەڕێزارم ئەو گۆڕانە منم برای بەڕێزم چوار ساڵاندان بەڕاوان لە پەرلەمانی کوردستان چی کرد بۆ ئاسایش چی خاڵێکی کرد بۆ پێشمەرگە. من بۆ پێشمەرگەش قساکەم تا سەکەی مەویستترین مستەخۆرمانە وەیە یعنی لە کارگوزارە یامە مەویستترین یعنی شتێکیان بۆ ئێمە نەکردە. من داواکارم کە عەبدوڕەزاق بە هەر شێوەیە ئەو کابرا وڵامەکەدا بەدەنجری وڵامی دادەوە دەستخۆشی بەرنامە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکە. زەردەشت ئەحمەد لە دهۆک لەگەڵمانەیە. کاک زەردەشتم کاتت باش فەرموو. دەم باش دەم باش. والله جێ نیگەرانی بۆ ئەفتشتە هەولێرە ڕیدای جێ دڵتانگیە بۆ دەست نسبەت کۆچ عەبدوڕەزاق گوتی ئاسایش حزبی نە والله نەبەلکو دو حکومەتە دو حزبن و میرگەها بادینە میرگەها سۆڕانە نەبادنە والله ئەوێ تەسکیە پارتی نەبلدۆتە نابیتە ئاسایش و نابیتە فۆڵژی والله نەدم دمیرگەهاژی دو ریاسەتە و دو حاکمە و دو شرطەیە و دو ویلایەتە و چ جاراژ نەشن ڕێز بێخن هەر ئێتێ ئەف ئاسایشەژی بخۆت چێ کردبوون یەدی تەحەدید دان نەکو بەرەمبەر کاک زەردەشت لەسەر تەوری بەرنامەکە چ پرسیارێک هەیە بۆ میوانەکان بە دیاریکراوی. دکتۆرە من بۆ کاودە چەندی شەندە ئاسایشێکیان ئاسایشە قانیشتیمانی یا وەطانی چەندی ئەس بەرلەمانە دەشت کارە خۆت کردن کە حزباتی نەبێت کارێ بەرلەمانی بی و دەمێها باش. دەم باش سپاس بۆ پەیوەندەکەت کاک نەریمان. نەگەر ئێستا وەڵامی پرسیارەکەم دێتەوە کێ کوردستانی کردوتە مەیدانی تەراتێنی دەستگا سیخوڕەکان وا ئەوە نەقسە لەسەر هێزە ئەقلیمیەکانە کرێ لەم ڕووداوی هەولێرە. ئەوەی کە قسە لەسەر هێزە ئەقلیمیەکانە کرێ ئەوە هەموو ئستنتاجات و لێکدانەوە و ئەوانەیە کە بەڵگەی مەلموس لە بەردەستان نییە بەڵام ڕووداوەکان پێمان دەڵێ مەسیجێکی ئەقلیمی احتیمال هەیە لە پشتی ئەم تەقینەوەن و ئەم تاوانە گەورەیە بێ کە لە هەولێر کراوە. من دێمەوە سەر قسەیەکی کاک عەبدوڕەزاق بەڕاستی ئەڵێت تۆمەت و شکاندن بۆ هێزانە دەکەن. من باشە پێشەوەی بچینە سەرەوە ئەو پەیامە چییە لە پشت ئەم تەقینەوەی و هێزم ئەقلیمەکان دانوێ بیگەێنن. ئەو پەیامەیە کە تێکدانی ئارامی هەرێمی کوردستان هەر کاتێ بیانوێت تێکی دەدەن ئەمە یەک مۆزوعە کارە بۆی ئەو هێزە ئەقلیمانە ئەم توانایانە بێ لە هەرێمی کوردستان. حتمەن ئەگەرەک و کەسێک تۆمەتبار بکرێ بەوە ئەبێ دەسەڵات بەڕاستی مەسئولیاتی ئەو تۆمەتانە هەڵبگرێ. بۆیە بەڕاستی دابەشبوونی هەردوو حزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان بە ئەو دابەشبوونە ئەقلیمیانەی کە لە عێراقا هەیە بەڕاستی هەڵەیەکی استراتیژی نیشتمانی زۆر گەورەیە. بۆیە دەبێ ئێمە نمونەی لێوەرگرین چی شیعە چی سونی بۆیە ئەبێ کورد لەم بینەدا جندایەکی نیشتمانی خۆی هەبێ بۆی پارێزراو بێ. بەڕاستی کارێکی ئەوتۆ نەکراوە لەسەر ئەوە ئەگەرەکو بێت و سێری واقعەکە بکەین زۆنی ئەولا بەلای تورکیا زیاتر زۆنی ئەملا بەلای ئێرانە زیاتر. بۆیە بەڕاستی ئەمە هەڵەیەکە ئێمە ئەکرێ بەرژەوەندیەکانمان بپارێزین ئەبێ ئەکرێ بەرژەوەندەکانمان لەسەر ئەساسی بەرژەوەندی متەبادل ببەستین بەس لەسەر ئەساسی بەرژەوەندیەکی ئەقلیمی تر نەبەستین بەرژەوەندی نەتەوەیەتیمان بکەین بە پنتی ئەساسیمان. ئێمە تۆمەتمان نەکرد و ئاسایشمان نەشکان بەڵکو ئێمە دەمانەوێت چاکی بکەین و باشتر بێەوە دەستخۆشی دەکەین لەوەی کە هەیە. بەڵێ کاریان کردووە پێمانوتن خەڵکی بە ئەماک خەڵکی بشارەزا خەڵکی بەتوانە خەڵکی باش لەناو ئەم دەستگانە هەیە بەڵام تۆمەتەکە ئێمە بۆ حزبە کە حزب کاریگەری لە سەریان داناوە نەک بۆ ئەوانەوە ناویشیان شکێنین و کارەکانیشان بەرز دەنرخێنین. عەفوم کە با من وەڵامی ئەو بەڕێزە بدەمەوە. کاک فەرمان
پرسیارێکی کرد کاک فەرمان کەمال ئەڵێ ئێوە 4 ساڵ لە پەرلەمان بوون چیتان کرد بۆ ئاسایش و پێشمەرگە کە ئێمە مەبەستی ئێمە لە لژنەی ناوخۆ بووین بەڕێزم ئێمە بەڕاستی بەڵێ ئێمە پێش ئێمە کە 18 ساڵ بۆ 90 ساڵ پەرلەمان هەبووە ڕۆژێک لە ڕۆژان کێ لە هێزەکانی ئاسایش و پۆلیس و پێشمەرگە و زێرەوانی بیستوێتی لە کەناڵەکانەوە یەکێک باسی یاساکانیان چاکردنی یاساکان چاکردنی باری ژیانیان چاکردنی ئەرکەکانیان و کرابێ و موچەکانیان بە تایبەتی بۆ نمونە ئاسایش و پۆلیس و پێشمەرگە بە یاسایان جێبەجێ کرا یاساکان باش کەس قسەی لەسەر نەکردو باوەکو بەڵگەکان بێن بۆ پێشمەرگە بۆ برابەرەزە دیارە پێشمەرگەیە ئێمە پێم خۆشە ئاگداری بکەمەوە بڕوا سێری یاساکانی 2009 2010 2011 2012 بودجەی هەرێمی کوردستان بکە لە هەر چوار یاساکەدا بە مادەی قانونی دامان ناوە دەبێ موچەی هێزی پێشمەرگە بەرامبەر بە موچەی هاوتاکەی لە حکوومەتی عێراقیە یەکسان بکرێتەوە بەڵام باسمان کرد کە یاسا جێبەجێ ناکرێت ئەگەر یاساکان جێبەجێ بکردایە بەڵێ لە پەرلەمان دەرچووە بوو ئەوەش کاری ئۆپۆزیسیۆنە بە دەرەجەی یەک بەڵێ ڕەزامەندی بە ئەمری واقع بۆیە یاسا جێبەجێ نەکردن کاریگەری پێشمەرگەدانەوە بۆ هەرێمی کوردستان هێزە سەرەکیەکان ناتوان خاوەن ئەجەندایەکی نیشتیمانی بن وە کاک نەریمان وتی بۆ ئەوەی هەژمونی وڵاتانی ئیقلیمی بەسەر کوردستانەوە نەبێت و کوردستان نەبێتە مەیدانی تەراتێنی دەستگاسی خوڕیەکان و ڕووداوی وەک ئەوەی هەولێر ڕوونەدا کە مەسەلەی هێزە ئیقلیمیەکان وەکو ئەگەری باسەکرێتەوە یەکەم ئەو قسەیەی کە کوردستان بۆتە شوێنی تەراتێنی هێزە ئیستیخباری یا هەواڵگرێ ئیقلیمیەکان ئەو ئۆتۆمەتێکی بێ بنەمایە بۆم ئیسپات کرد ئەوەیەک ئەو تۆمەتێکە قسەیەکە ئەکرێ لە هەوایە ئەوەیەک بەڵام من تکایە ڕێگەم بە سێ خاڵ بڵێم کاک نەریمان لە قسەکانی پێشووی باسێوکە کە دەلایلی هێنام هەندێک بەڵگەشی پیشاننا عەزیزم ئێوە ئێستا کە داوای حکوومەتایەتی لە گۆڕانەکرێ تەرحێکی زۆر ئەنتیکەیان هەیە ئەڵێن ئێمە بین وەزارەت وەرناگرێت وەڵامی پرسیارەکەی منت نەدایەوە بۆ هێزە کوردستان باشە بەشی دووەمی کاک نەریمان ئەڵێ هێزە کوردستان هێزە سەرەکیەکان نەیانتوانێت خاوەنی ئەجەندایەکی نیشتیمانی بن و لەژێر هەژمونی دوو وڵاتی زۆنی ئێران و تورکیان ئەوش قسەیەکی بێ بنەمایە هەموو قسانە بێ تۆمەتن هەمووی تۆمەتی سیاسین عەزیزم تۆمەتی سیاسین من با پێت بڵێم کوردستان دورگەیەکی ئارامە لە هەر چواردەوری لەناو کۆمەڵێک چێشمەچێش وەکو پێم وتی بەس لە سووریا بەپێی هەموو معلوماتە ئیستیخبارەکان 34 گروپی تێرۆریستەیە بێجگە لە معارەزە ئەوانەی کە شۆڕژێڕەوە لێگەڕێ 24 تێرۆریست اینجا بڕۆ بزانە عێراق چەند ئیتیایە ئەم لا چیتیایە و لا چیتیایە کوردستانیش مستهدەفە کوردستان مستهدەفە وەکو کورد کوردستان وەکو وڵات مستهدەفە لەبەر ئەوە تۆ پێ دوابێ وەڵاهی هیچ دەستگایەکی ئاسایش دەستگایەکی ئەمنی لە وڵاتی ئەقلیمیان لە وڵاتی ئەقلیم هیچیان کەیفیان بە کوردستان نایە و ئامرێ لێ ناکەن خۆ من وەڵام من قەت پاسایەوە ناهێنمەوە بە تەکید کوردستان مستهدەفە خۆ هەر لە ئەنسار سونە و لە دەوڵەتی عێراق و شامەوە نییە لەدایان گروپ و تیرۆریست و دەستگای مخابراتیەوە مستهدەفە کوردستان من کەسیش تەبریر ناکەم لەوەیە تا ئەوەی کە دەرەکەوێت چی ئەوەی هەولێری کرد ئەبێت حقیقت دەری دوو پەیوەندی تەلەفۆنی وەرەگرین دەمێک لەسەر هێڵن دەرفەتت دەبێت بۆی وەڵام دێتەوە کاروان محەممەد لە گەرمیان کا کاروان ئەم کاتت باش و فەرموو ئەم کاتت باش یەک بجانەکە عەبدوڕەزاقەیە بە بەڵگەوە خزمێکی خۆی ئێستالان دانیشتە بەڵگەوە پێشمەرگەیە وجودی لەگەڵ بەرپرسیلەکەکە ڕۆشتە و باکەشە ولاردن وجودی ئەگەر دەنگ مفادی نەدەی نەک حەتە موچە بڕینە ئەمە قسەی عەبدوڕەزاق خۆیەتی دادەلا نانشتووە بەڵام خۆ دەزانین وەزعی هەولێر چۆنە وجودی ئەگەر نەک موچە بڕین مستحقی بەڕەدیکردن ئەمە یەک دوو کاروان ئەگەر لەسەر تەوەری بەرنامەکە بە دیاریکراوی پرسیارێکت هەبێ دیباع لە پۆلیس و ئاسایش کاکە عەبدوڕەزاق من مدیر ئاسایشێکە ناسم ئێستا لەم شارەیە دەرکراوە سەرۆک بەرزانی جەنابی بانگی کردووە وتێتی کاکە ئەم تەقینەوانە چین وتێتی سەرۆک لەناو بیستی مدیر ئاسایشە وتێتی سەرۆک ئەم برادەرە تەحملی قسەی نەکردی سەرۆک جەناب تۆ بەڵێ کاکاروان بۆ مەکە بداڕ ئەجرالی گۆڕانم بۆ بکە کاکاروان کاتی پەیوەندیەکان دیاریکراوە کاتەکەی تەواو بوو کاکاروان ئیبراهیم لە بریتانیاوە کاکاروانم کاتت باش فەرموو ئەو کاتی ئێوەش باش ئەو کاتت باش من دەستخۆش بەرنامەکەتانی دەکەم و بەخێراتن هەردوویمان بەڕێزە دەبێتم من سەتاسر لەگە قسەکانی کاک عەبدوڕەزاقم پێم وایە زۆر ڕابوویانە قسە لەسەر تاری کوردستان
قسە دەکاتن و لایەنەکان کۆنتترۆلی وەزەکان کردووە لە ئاسایش لە پۆلیس لە هەموو دەستگاکان بەڕاستی حزبین هیچیان نیشتیمانی و پارتیوێکی هەموو دەستگاکانیان بەرامبەر خۆیانەوە دەشتێنەوە. من بەڵگەم هەیە لەسەرەوەی کە برای خۆم لە کوردستان بەڕاستی چەندین جار ڕەبزیان داکێ لەسەر شت کە لەبەرەوەی کۆن یەکێتی بووە پارتی ئێستا ڕەبزی دەدەنی لە ئیشەکان و برادری خۆی لە ئاسایش بووە کە پێیان گوتووە بەڵێ لەبەرەوەی تۆ یەکێتی بووی کۆن ئێستا پارتی ناهێلی مەسەلەن دابمەزرێت. بۆیە من پێم پرسیارەکەم لە کاک عەبدوڕەزاقەوەی ئایا ئێمە چی بکەین مەسەلەن لە کوردستان هەتاکەی ئەو دیاردە بەردەوام دەبی ئایا کوردستان چۆن چارەسەری ئەمە بکەین کە ئەمە نەمینێ بەڕاستی. بەڵێ کاروان ئیبراهیم لە بریتانیا سوپاس بۆ پەیوەندەکەت کاک عەبدوڕەزاق وەڵامت بۆ پەیوەندیانە و کەلەوەی کاروان ئیبراهیم لە بریتانیا باسی کرد ئێمە چی بکەین وەڵاهی ئەبێ واز لە چاوچنۆکی حیزبایەتی بێنین نەک لە دەستگای ئاسایش و ئەوەکە وەلا هەموو دەستگاکان و هەموو شتێک بەری حیزبی نەکەی نەبەر هەموو شتێک لە وڵاتە ڕوویە هیوادار بین بەکاری بێنین بۆ حیزبایەتی ئەجا کاک تۆ منە مەخدور کرد زۆر بە کورتی تکایە کاک نەریمان کە باسی ئەوە ئەکات کە ئەوان ئەڵێ بەو برادرە پێشمەرگەی وتی بڕۆ بزانە گۆڕان یا ئەوەی ئۆپۆزیسیۆن ئەوان چوونەتە ناو پەرلەمانەوە چی کراوە کاک عەدنان عوسمانی برادر کە برادری منیشە سەرۆکی فراکسیۆن موازەم وەختە بە پێشمەرگەی کوردستانی ود میلیشیا وە کاتێک کە داوایان لەسەر قەید کردەوە ئای یاسایی و پێشمەرگە هەمووی لێ هاتنە دەنگ وابزان وەزارەتی پێشمەرگەشی لێ هاتە دەنگ هاتەوە ناو پەرلەمانە زۆر بەجێرا ئەدوتێەوە ئەوە یەک ئەوە دلیل ئەوە بڕۆن هەموو ئەلام و هەموو خەڵکی کوردستان بیریانێ یەک دوو کاک شێخ کە ئەندامی پەرلەمانی عێراقە و لە سەر لیستی گۆڕان داوای لە حکوومەتی مالیشیە کرد و لە ئیعلامەوە نەک لە مزەکەرەی ژێربەژێر لە ئیعلامەوە داوای لە حکوومەتی مالیشی کرد میزانی هێزەکە ئەمنیەکان و پێشمەگە بڕێ لە بەروی میلیشیان و لە بەروی لە خزمەتی پارتی وێچێتیان چوبن لە بەغا خەری و معاشگانە بڕن نەک ئەنجا ئێستا کە ئەڵێن نینە حکوومەتەوە ئێمە وەزارەتمانەوە وەزارەتی بە چ معناوە کاکیی من وەڵاڵێ من وەزیرەکەم هەر وەزیرەکە وەرناگرم وەزیر دەمێ هەموو پلە تایبەتەکانی وەزارەتەکەش دەم دەستگاکانی دەوڵەت دەکەن بە حیزبی یا گۆڕان ئێستا ئەوێتە ناو وەزارەتەوە وەزیرەکە و وەکیلەکەی و مدیری دیوان و هەموو دەرەج تایبەتەکان لەسەر پارتی گۆڕانی ئێستا زۆر بە کورتی کە تۆ بە منەڵێ کاکاوەجان کە تۆ بە منەڵێ عزیزم ئەوڵێ ئەوان کردیانە بە حیزبی ئەوە ئێمە حیزبیەکەینە ئەوان ئەگەر ئێستا بێنەکەن بە حیزبی باشە بۆچی مەشروع مدیر عامەکانی لە وەزارەتە بێ مدیر عامەکانی پارتی و یەکێتی و شیوعی و ئیسلامەکان دەرکەیت و گۆڕانەکان بێنی تر تەواوێ بە نیشتیمانی ئەمە چیە ئەم تەسکێ ئەم عادەلێ منتەقە چییە؟ کاتمان زۆر کەماوە دەمەوێت پرسیارێکی سەرەتای بەرنامەکەت لێ بکەمەوە چ پەیوەندیەک لە نێوان تەقینەوەکان و یانی قسە لەسەر تەوقیتەکە ئەکرێت چ پەیوەندیەک لە نێوان تەقینەوەکان و ڕاگەنی ئەنجامی هەڵبژاردنەکان ئابینی تۆ من لەگەڵ هەڵبژاردنەکان و لەگەڵ ئەسڵی هەڵبژاردنەکە چونکە هەڵبژاردنەکە پرۆسێکی دیموکراتی بوو کە تەوقیتی تەقینەوەکان چ پەیوەندیەکی بە ڕاگەنی ئەنجامی هەڵبژاردنەکانەوە هەبوو کە ڕۆژێک دوایەوە بوو دوای ڕاگەنی ئەنجام بەرەکە من نازانم بەڵام ڕەنگە تحقیقات دەریخات تەوقیت ینی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی نەزەریەوە بە تەکید عیلاقەی بەسەرکەوتنی خەڵکی کوردستانەوە هەبوو و ئەگەر لە من بە من بڵێ بەڕێی شخصی من عیلاقەی بەسەرکەوتنی پارتیشەوە هەبوو و من سوالێکەکەم ئایا ئەگەر حیزبە ئیسلامی و حیزبە ئیرتیجاعەکانی کوردستان کۆنەخوازەکانی کوردستان سەرکەوتنایە و 56 و 56 و 57یان بێنایە ئەو تەقینەوانە هەبوو ئەوە سوالێکم ڕێکەم زۆر کەمەوە زۆر سپاس کاک نەریمان دوا قسەت ینی دەڵێ تەقینەوەکان ڕەنگە پەیوەندیان بە سەرکەوتنی پارتیەوە هەبوو بێت تۆ چێڵێت و زۆر بە کورتی تکای وڵی من وای نابینم من پێم وایە ئەوە تەهدیدێکی گەورە بوو بۆ سەر تاپای هەرێمی کوردستان لەبەرەوە لە پایتەختەکەی بۆ تێکدانی ئارامی بوو من بەڕاستی پێم سەیرە کاک عەبدوڕەزاق زۆر باسی لەوە کرد و ئیتیهام و ئەوانە ئێمە هەرچیمان وت هیچمان بە بەڵگەوە قسەمان کرد هیچمان بە ئیتیهام نەوت بۆیە کە باسی
باڵگەکانەکەین کاک عەبدوڕەزاق تۆ بە هەوایی قسەکە ئیتیهامەکە بە کاک عەدنان عوسمان و بە کاک شێخ لەتیف و کەوایان وتەوە ئێمە عەفو کاکی برا هەر هێزێک بۆ یاسایی کە ئێستا هەموو کوردستان شاهید شێخ لەتیفی ژوودێتی و کاک عەدنان ژوودێتی ئەو لە تەلەڤیزیۆن مەبەستەکە تۆ ئەستنتاجی خراپی لێ یەکەی خۆی مەبەستەکە ئستنتاجی باشە بۆ نمونە هەر هێزێک لە دەرەوەی یاسا بێ بە پێی یاسای عالەمی و ستەنداردی جیهانی هەر هێزێک لە دەرەوەی یاسا بێ تۆ ئەبێ کاری لەسەر بکەیت بۆ چاکردنیەتی نەک بۆ ئەوەی تەئیدی بکەیت بۆ خراپێ بمێنێتەوە بۆیە بەڕاستی زۆر سپاس بۆ نەریمان عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی کوردستان و ئەندامی لیژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجام ئەنجومەنە خۆجیەکان وەرەوە عەبدوڕەزاق عەلی بەڕێوەبەری ئاژانس و ڕادیۆی پەیامنر سپاس بۆ ئامادەبوونتان لە تەباو ناتەبات تا هەفتەی داهاتوو چوارشەمەیەکی تر و تەباو ناتەبایەکی تر خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆیەوە.